سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ سەنتەری توێژنەوەی ئاو هەوا بۆ یەکەمین جار لە زانکۆی سۆران دەکرێتەوە. لێرە لە ژوورۆتەوەی ئامادەکاریەکان کراون بۆ ئەوەی کە پاشکەمێکی تر ئەم سەنتەری توێژنەوەی گۆڕانی ئاو هەوا بە فەرمی بکرێتەوە. ئەمڕۆ پێنجشەممە زانکۆی سۆران بە سپۆنسەری دامەزراوەی میدیایی کوردستان کرۆنیکل بە ئامادەبوون بەرپرسانی باڵای لە پرسی گۆڕانی ئاو هەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق سەنتەری توێژنەوەی گۆڕانی ئاو هەوا دادەمەزرێنێت. ئەم سەنتەرە تا چەند کاریگەری لەسەر گۆڕانی ئاو هەواوە دەبێت. لێرە دکتۆر سەمیر سەرۆکی توێژینەوەی زانکۆی سۆران میوانی منە لەسەر ئەم بابەتە. ئەم سەنتەرە تا چەند گرنگیە دکتۆر سڵاوت لێبێت. باسی گرنگی ئەم سەنتەرم بۆ کۆکە ئەمڕۆ دەکرێت. زۆر سپاس بەخێراتنی کاناڵەکانەکەین عزیزم ئەزێتان چێشا. وەڵاهی ئەوەی ڕاستی بی ئەمە لە مێژە و سەنتەری توێژنەوەی زانستی زانکۆی سۆران بڕیارماندایەکەوە سەنتەری گۆڕانکاری ئاو هەوا بکرێتەوە. ئەویش لەبەرەوەی ینی ئێستا بە حالەتێکی زۆر زۆری ئەبیندێت لە هەموو جیهان بەرەو ئەو دیاریدەیە ئەڕوات دیاریدەکی مەترسیدارە. ئێمەش هەر لەو ڕوانگایەوە پێمان باش بوو ئێستا کاتیتی بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕسمی ئەو سنتەرە بکرێتەوە توێژنەوەی زانستی تێدا ئەنجام بدرێت. هەموو ئەو کەم و کوڕی و ئەو زوروریاتانەی کە پێویستە بۆ ڕوبڕبوونەوەی ئەو دیاریدەیە لە سنتەری توێژنەوەی زانستی بە شێوەیەکی زانستیانە دیاری بکرێت. دکتۆر ئەو نیشانانەی کە گۆڕانی ئاو هەوا کەشوها لە بۆ نمونە لە وڵاتانی جیهان سەری هەڵداوە هەرێمی کوردستان بەدەرە لەم بابەتە یاخود؟ بەڵێ زۆر سپاس لە بۆ پرسیارەی. فعلەن هەرێمی کوردستان ئێستا بەرکەوتەی ئەو دیاریدەیە هەست پێکراوە و هەر بۆیە پێویستە دام و دەستگا حکومیەکان و زانکۆکان ئێستا هەمە ئاهەنگ بن زۆر زیاتر لەوەی کە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاریدەیە. بەڵێ دیاریدەکە هەست پێکراوە بەرزبوونەوەی پلەی گەرمی جیهان یەکە لەو دیاریدانێکەوە عێراق و هەرێمی کوردستانیش ئێستا گرتوتەوە. ئیدی زۆربوونی لافا و ئەوانە هەموو کاریگەرێکی گەورەیان دەبێت. بۆیە ئێمە ئێستا ئامادەین لەو سنتەرەیە بە شێوەیەکی زانستیانە توێژینەوە بخەینە بەردەست داتا کۆ بکەینەوە پاشان گیر و گرفتەکان دیاری بکەین و چارەسەریان بکەین لە ڕێی توێژینەوە و پاشان ڕاستپاردەی حکوومەت و جهەتی معنی بکرێت بۆ چارەسەر. دکتۆر سەمیر سەرۆکی توێژنەوە لە زانکۆی سۆران وەگوتم لێرە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر بەیان سامی عەبدوڕەحمانیش تا لەگەڵ هاوشان لەگەڵ چەند بەرپرسێکی تری باڵای حکوومەتی هەرێم ئەمڕۆ لە زانکۆی سۆران ئامادەیانە بێ. پرسی گۆڕانی ئاو هەوا لە سەرانسەری جیهان یەکێکە لە پرس و گرفتە هەرە دیارەکان کە ناوە وڵاتانی جیهان لەسەر ئەم پرسە کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بتوانن چارەسەرێکی گونجاو ڕێگری بکەن لەوەی کە ئاو هەوا زیاتر لەمە هەم بەرەو کەمبوونەوە نێست هەمیش دیاردەی پیسبوونی ژینگە بەرەو کەمبوونەوە بچێت. بەڵێ